پابەتبوونی مادی بۆ ئەوەی لە خواستی خوددادا بژین پێویستە پاڵپشتی مادی و کەسانە بکەین کە پاڵپشتی ڕۆحیان پێبەخشین. پۆلیسی نێردراوی خوددا ئەم بنەمایە بە شێوەیەکی زۆر ڕوون و تایبەت ڕوون دەکاتەوە کاتێک بۆ ڕۆمەکان دەنووسێت سەبارەت بە بەخشین و خزمەتکردن. قسەکانی سەبارەت بە خزمەتکردنی یەکترین دەبینین لە ڕۆما بەشی 15 لە ئایەتی 25 دەست پێ دەکات و دەڵێت بەڵام ئێستا دەچمە ئورشەلیم تاکو خزمەتی گەلی پیرۆزی خوددا بکەم. باوەڕدارانی مەکەدۆنی و ئەخایا پێیان خۆش بوو هەندێک بەخشینیان بۆ هەژاران لە نێو گەلی پیرۆزی خوددا لە ئورشەلیم کۆ کردوتەوە. پۆلیسی نێردراو ویسی بچێتە ئورشەلیم و لێرەدا لە سێیەم گەشتی مزگەینی خۆیدا بوو. بەلایانی زۆرەوە لە کۆرنسۆس بووە کاتێک ئەم نامەیان بۆ نووسیوە تاکو بۆ ڕۆما بنێردێت. لە هەمان کاتدا گەشتەکەی تەواو دەکات و دواتر بەرە ئورشەلیم دەڕوە. هەروەها کۆتایی چیرۆکەکە دەزانین کە بەڕاستی چوە ئورشەلیم بەڵام بە تەواوی وەک ئەوە نەبوو کە پلانی بۆ دانابوو. خوددا پێی ڕاگەیاند کە بچێتە ئورشەلیم بەڵام پۆلیس هەموو وردەکاریەکانی نەدەزانی. پۆلیس وتی کە دەچێتە ئورشەلیم بۆ خزمەتکردنی قەدیسەکان واتە جوولەکە باوەڕدارەکانی ئەوێ. و پاشان دەڵێت کە خەڵکی مەکەدۆنیا و ئەخایا سوودیان لە جوولەکە باوەڕدارەکانی ئورشەلیم وەرگرتووە. کاتێک باسی خەڵکی مەکەدۆنیا دەکات ئەمە لە خۆ دەگرێت. کەنیسەی فلیپی، کەنیسەی بێریا، کەنیسەی سالۆنیک، هەروەها کاتێک باسی خەڵکی ئەخایا دەکات ئەمانە ئەگرێتەوە. کەلیسای کۆرنسۆس و کەنخریا کە نزیک دەریای ئیجەیە. خەڵکی ئەم کەنیسانە لەگەڵ پۆلیس هاوکاریان نات بۆ قەدیسە هەژارەکانی ئورشەلیم چونکە هەموو پەیامەکە لە ئورشەلیم دەستی پێکردبوو. بەهۆی جوولەکە باوەڕدارەکانی ئەوێەوە ئەوانەی پەیامەکان دیبوو بڵاو کرایەوە و جوولەکە و دواتر بۆ سەمەریا و تا ئەو پەڕێزەوی تا دەگەیشتە دەست ئێمە. و بێگومان پۆلیسی نێردراوی خوددا ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە گەیشتنی مزگەینی مەسیح بۆ گەلەکان. پاشان بەردەوام دەبێت و دەڵێت ئەوان بە خۆشیەوە بڕیاریاندا لە ڕاستیدا ئەمە ئەرکێک بوو لە سەریان چونکە باوەڕدارە جوولەکەکان بەرەکەتی ڕۆحیان پێشکەش بە ناجوولەکەکان کردبوو. لەبەرەوە ئەرکی باوەڕدارە ناجوولەکەکانە کە بەشتە مادیەکان یارمەتی باوەڕدارە جوولەکەکان بدەن. پۆلیس پەیوەندیەک لە نێوان خزمەتکردنی ڕۆحی و بەرپرسارەتی بەرامبەر بە خزمەتکارە ڕۆحیەکان لە ئەگەری پێویستدا دادەمەزرێنێت و دەدۆزێتەوە. لەم حاڵەتەدا پێویستێکی مادی هەبوو. دەبێت ئەومان لەبیر بێت کە ئورشەلیم ناوەندی چالاکی جوولەکەکان. ئەنجومەنی سەنحەدرینیش لەوێ بوو بەرپرسیار بووە لە هەموو کۆمەلگای جوولەکەکان لە سەرانسەری جیهانی ناسراوی ئەو ڕۆڕا لە ڕۆما. با خۆمان وەک باوەڕدارێکی جوولەکە وێنا بکەین کە مەسیحمان لە ئورشەلیم قبول کردووە. ئەوەی ڕووی دەدا بڕینی هاوکاری کۆمەڵایەتی مادی بوو بە هەموو ئەو شێوانەیە کە جوولەکەکان بوویان. پەرزگا پارەیەکی زۆری لە خەزێنەدا هەبوو بۆ یارمەتیدانی خەڵک. بەڵام جوولەکە مەسیحیەکان بۆیان نەبوو یارمەتی لە پەرزگاکە وەربگرن. ئەمەش هۆکارێک کێشەی زۆر گەورە بوو بۆیان لە سەرەتای کلیسادا. بۆ نمونە ئەو بێوەژنانەی کە پشتگوێ خرابوون. دۆخی مەسیحیەکانی ئەوێ بەهۆی نەبوونی پشتیوانی کۆمەڵایەتی و مادی ئێجگار خراپ بوو. لەوانەیە بۆ ئەوەی بتوانن بژین بە زەحمەت کاریان دەدۆزیەوە. ئەگەری ئەوە هەیە کە لە بناماڵەکاندا بڕابن بە ئەگەرێکی زۆرەوە ڕەنگە ئەمە لەگەڵ پۆلیسی نێردراودا ڕوویدا بێت کاتێک گەڕایەوە بۆ زێدی خۆی لە تەرسۆس. بنەماڵە جوولەکەکەی بایکۆتیان کرد و بە مردویان حساب کرد. گرنگی ئەم چیرۆکە لەوەدایە کە وێنایەکمان لەسەر بارودۆخی ئۆرشەلیم پێدەدات و تێدەگەین بۆچی ئەو کەسانە پێویستیان بە پشتیوانی مادی و دارایی هەبووە. بەم شێوەیە کلیساکانی دیکە کە لە نێو ناجوولەکەکاندا بوون بەشداری پشتیوانی خۆیان لە باوەڕداران لە ئورشەلیم دەکرد و ئەوانیش لەگەڵ پۆلیس پارەیان دەنات. ئەمە یەکە پۆلیس لێرەدا باسی دەکات. هەروەها پۆلیس بەڕوونی بەم کەنیسانەی ڕاگەیاند کە بەرپرسارەتی و ئەرکێکیان هەیە بەرامبەر بە قەدیسەکانی ئۆرشەلیم. بە هەمان شێوە بەرپرسیارەتی و پابەندبوونمان هەیە بەرامبەر بۆ خزمەتکارە ڕۆحیانەی کە لە چوارچەوەی پلانی خوددادا هەوڵ بۆ ژیانی ڕۆحیمان دەدەن بەبێ ئەوە مەسیحمان نەدەناسی و مەسیحیەتیش گەشەی نەدەکرد. هەروەها پۆلیس کاتێک بۆ کۆرنسیەکانی دەنووسی باسی شێوازی بەخشینەکانیشی دەکرد بەگشتی و دەبێت بە خۆشحاڵیەوە بێت. دەڵێت با هەر یەکە ئەوەندەی لەسەر دڵیەتی بیدات نەک بە دڵتەنگی و ناچاری چونکە ئەوەی بە دڵخۆشیەوە ببەخشێت خوددا خۆشی دەوێت. کەواتە بۆ نمونە دەبینین کە خوددا دەیەوێت خۆشمان بێت. ئایا ئێمە قەرزاری ئەوین بەهۆی ئەو شتانەی کە بۆی کردوین؟ بە دڵنیاییەوە بەڵێ. بەڵام ئایا خوددا خۆشەویستی دەوێت تەنیا لەبەرەوەی کە قەرزاری ئەوین؟ خوددا دەیەوێت خۆشەویستیمان لە دڵمانەوە بێت لەبەر پەرستن و ژیانمانەوە بێت؟ هەمان بیرۆکە لە نێوان هاوسەرەکاندا دەبێنینەوە. هاوسەرەکان پابەندبوونیان بە یەکترەوە هەیە.
بەڵام ئایا ئەمە مانای ئەوەیە کە ئەوان یەکتریان خۆش دەوێت تەنیا لەبەر پابند بوون یان بەڕاستی لە دڵەوە یەکتریان خۆش دەوێت؟ دەکرێت دژیەکیش بن لە نێوان پابندبوون یا ئەرکەوە و ڕاستگۆیی هەستەکان و کردارەکان کە لە خۆشەویستی ڕاستەقینەوە سەرچاوی گرتووە. لێرەدا بۆمان دەرەکەوێت بەڵام هاوسەنگی لە ناو ئەم دوانەدا زۆر پێویستە. لێرەدا پرسیارێک بۆ تێفکرین و جێبەجێکردن بەجێهێڵم. چۆن ئەم بنەمای پابندبوونی مادیە لە نێو باوەڕداراندا لە جیهانی ئەمڕۆدا پشتگوێ دەخرێت و تەنانەت دەخۆزرێتەوە؟ با ئەوە بخوێنینەوە کە پۆلس وەتی مۆساوسی نووسی کە دەڵێت ئەو پیرانەی کە بە باشی کلیسا بەڕێوە دەبن شایانی ڕێزێکی دووقاتن، بە تایبەت ئەوانەی کە لە وتاردان و فێرکردنی وشەی خوددادا ماندوو دەبن. چونکە لە کتێبە پیرۆزەکەدا نووسراوە کە دەفەرمێت لە کاتی گێرەکردن دەمی گامەگرە. هەروەها دەڵێت کرێکار شایانی کرێ خۆیەتی. ئەو خزمەتکارانەی کاتەکانیان بۆ خزمەتکردن تەرخان دەکەن پێویستیان بە پاڵپشتی دارایی هەیە و ئەوەی کە بتوانن وەک کەسانی دیکە بخۆن و جل لەبەرکەن و بپۆشن و بژین، کەواتە بەرپرسارەتێکی دارایی لە لای ئێمە هەیە بەرامبەر بە خزمەتکارە ڕۆحیەکان. هەروەها پۆلس لە بەشی 6 و ئایەتی 6 بۆ گەڵاتیەکانی نووسی و فەرموویەتی ئەو کەسەی کە فێری وشەی خوددا دەکات و فێرکاری بەنسبەت بابەتەکانی خودداوە دەکات دەبێت فێرکاریەکەی لە هەموو شتێکدا باش بێت، بە شێوەی باشتر بەشداری بکات. ئەم کارە چاکانە دەکرێت بە شێوەی جیاواز بن، لەوانەش پاڵپشتی داراییە. بەڵام ئەوەمان لەبەر چاو بێت کە کەسانێک هەن بانگەشەی مزگەینی خوددا دەکەن، باز مزگەینی و خزمەتی ڕۆحی خوددا دەکەن، بە بیانووی ئەم بنەمایانەوە ئیستقلالی باوەڕداران دەکەن بۆ ئەوەی کە پارەیان لێ وەربگن و یارمەتیان لێ بقۆزنەوە. هەروەها پاڵنەری خراپ و خۆپەرستیان هەیە. پەترۆس لە یەکەم نامەی خۆیدا بەشی 5 لە ئاەتەکانی 1 تا 3 باسی ئەم بابەتەی کردووە، دەڵێت وەک پیرێکی هاوڕێتان داوا لەو پیرانە دەکەم کە لە نێوانتاندان شایانی ئازارەکانی مەسیح و هاوبەشی ئەو شکۆیەن وا ڕای دەگەێنن. ئەو مێگەلەی خوددا بلەوەڕێن کە لە نێوانتاندایە، وەک چاودێر خزمەتیان بکەن، نەک بە ناچاری بەڵکو بەویستەوە وەک چۆن خوددا دەیەوێت، نەک بە دەستکەوتی شەرمەزاری بەڵکو بە چالاکیەوە. خۆتان بەسەر ئەوانەدا مەسەپێنن کە دراونەتە دەستان، بەڵکو ببنە نمونە بۆ مێگەل. ئەمەش بۆ هاوسەنگێکی دیکەیە کە پێویستە. ئەم دۆخە بە تەماح و ئیستقلالەوە بۆ قازانج مەقۆزنەوە. لە ناو جەستەی مەسیحدا دەبێت بەخشینی ئاڵوگۆڕ و هاوسەنگی هەبێت لە نێوان لایەنەکاندا و خۆشەویستی و دڵخۆشی، سەرەتا وەکو نمونەی ئیسا مەسیح بۆ ئێمە کە خۆی کردی. کەسانێکی زۆر هەن کە زۆر وەردەگرن و لە بەرامبەردا هیچ ناکەن. خوددا دەفەرمێت ئەمە پێچەوانەی ویستی منە. با دووبارە بنەماکە بهێنینەوە بیر تاکو و ژیانی کردارێکی خۆمانی پێ بکەین. بۆ ئەوەی لە خواستی خوددادا بژین پێویستە پاڵپشتی مادی ئەو کەسانە بکەین کە پاڵپشتی ڕۆحیان پێبەخشیوین.